افرین جا اما زیادتر لسر روشا کشو هوای گوهرتنین کشو هوای باندوراوی لسر جنگه به آویه بسکنن به طیبتی لباشوری کردستان یعنی بزان روش به چه هواییه ابوبکر اسماعیل جا راپرینه لگل مدبه زیاد اسماعیل جا بغداد ماشاءالله دکاک لدرسمه هنر حمید جی لخانقینه لگل مبن تک ازش بغداد و دست بکم جبرکو گلکی گرمه زیاد پشته اوین هینکرین گلکی کار دکن روش بغداد چاوان اوی گرمی دا خلق چاوا خد پاریزه چاوا هینک دکم سیما خوی گرمه بغداد ببردامی بلام استا براود با دوینه بغداد زور فین که پلی گرمی 44 استا یعنی دتوانیم بلن زور باشه لبروا او بابلن لمانج تموز زوربەی کات دەبینین لە نێو بازارەکاندا سۆندەیەک دەرهێنراوە بۆ ئەوەی کە ئاو با بڵێن بڕشێنن بەسەر خەڵکدا هەروەها ئەو دوکانانەی کە هەم ئەو پانکانە دەفرۆشن کە ئاوڕشێنی پێوەیە ئەمانیش هەم بۆ ئەوەی کە خەڵک فێنێک بێتەوە هەم بۆ وەکو ڕەکلامێکیش بۆ خۆیان بەو شێوەیە وەکو دەبینین ئەمە ئەم پانکانە لێرە ئاو دەڕشێنن ئەوەی بێرەدا دەڕوا ینی بۆ چەند سەرکەیەک هەست بە فێنکێکی خۆش دەکات لەبەرەوە بۆ نمونە ئێستا من پێم خۆشە لێرە هەر دوور نەکەومەوە ئەوەندە خۆشە خەڵکیش ئەوانەی کە بێردا تێدەپەڕن بە درێژایی ئەو مەسافەیە ینی هەست بە فێنکێکی زۆر دەکەن لە زۆربەی کافتریا و چێشخانەکان و ئەوانەی کە باخچەشیان هەیە بە هەمان شێوە ئەو جۆرە پانکانە بەکاردێن چونکە لێرە پلەی گەرما زۆر بەرزە بۆ ئەوەی کە ئەو کەسانە بتوان لە دەرەوە فێنێک ببنەوە. السلام عليكم. خود لبه؟ قرب علي شوية. توزن نزيق بيتوا؟ قرب علي شوية. لا تحشي. قصبك نا قصنا كم؟ لا يقصبك، وين صاحبك؟ خاوني دكانك اللي شوية؟ قناة رضا شلون؟ بلاي جرمات شلون ها؟ ما سوتين همو سرت تقريتو پانەڵەکانی وزەی خۆر دەبوو بیدا بە هاوڵاتیان دەبوو بۆ ئەوەی ئەو گەرمایە ڕابچێشێ لە ئەبوغرێ بوو هەن لەوێ کاری پێدەکرێ بۆ ئەوەی بتوانرێ ئەو گەرمایە هەڵمژێ ئەم گەرمایە زۆرە هەندێک جار شەوان پلەکانی گەرما بەرەبەیان فێنکە بێتەوە نە ئاو هەیە نەکارەبا هەیە ئاو نییە من لە کەربەلام و هاتووم بۆ ئێرە و کارەبا نییە و پلەی گەرما زۆرە ڕۆژانی هاوین کارەبا نامێنێ ئەم پانەڵەکانی وزەی خۆر بدرا بە هاوڵاتیان بەخۆڕایی خەڵک باکوور و باشوور ئەم جۆرە پانێڵەکەیان قسەکار لەگەڵ مۆلیدە و کارەبا دەبوو ئەو گرێبەستانەی کردویانە لەگەڵ وڵاتانە دەبوو پرۆژەی ئاو هەبووایە دەبێ مامەڵەکانیشمان ناڕوە فەرمانبەرەکان خەریکی یاریکردن بە مۆبایلەکانن مامەڵەکان بەڕێ ناکەن تۆ سەعات 12 و دەچیتە دەرەوە کاریگەری هەیە کاریگەری لەسرم دەبێت ئاو دەکەم بەسەر خۆما بۆی فێنە بێمە خاڵ و خانوم نییە لە کەربەلا خانوم هەبوو بەڵام زیادە ڕۆبوو لام برد نەقەرەبیان کردینەوە خانوویان بۆ دروست کردین من لە بەردەم ئەم خانووە ئەم دوکانانەدا دەنوم و ڕۆژ لەسەر سەرم دەدا وە شەو بە هەمان شێوە لێرەدا دەنیشم لە چی بۆ پارێزگەکەم
کارێ بۆ نادۆزنەوە کەسەکانی خۆم پارەی هەیە ڕقیان لە منە و پارەم نادەنێ و هەڕەشەم لێ دەکەن سەدان چۆپ پێکەوتن دە کەناڵەکان کردو بەڵام پارە نەداومەتێن من خوا بۆتانی پارێزێ شكرا جزيلا قناة روداو کەناڵی ڕووداوی نێمە ان شاء الله یەکێک لەو شێشانەی دیکە کە با بڵێن خەڵک لە بەغدا و لە پارێزگاکان دیکەیەتی ئەوەیە کە کێشەی کەم کارەبایی یعنی ئەوانەی کە کارەبایان کەمە ئاویشان کەم دەبێت ڕاستە خۆ جگە لەوەش بابەتی گۆڕانی کەشوهوا و هەروەها کاتێک کە کارەبا کەم دەبێت ینی مۆلیدەکان زیاتر ئیش پێ دەکرێن ئەو کاتە پارەیەکی زیاتر لەسەر هەوڵاتیان دەکرێت ئەمە دەبێتە بەشێک لە بارگرانی لەسەر ئەوان لەبەرەوە بۆ عێراقیەکان کە بە بەردەوامی ینی کە وەرزی هاوین دادێ ینی تووشی کۆمەڵێک کێشە دەبنەوە کە ئەمەش هەموو ساڵێک دووبارە دەبێتەوە بابەتی کەم کارەبایی بابەتی کەم ئاوی پارەدانی زیاتر بە کارەبای مۆلیدەمانە ئەو کێشانن کە هەموو ساڵێک لە عێراق دووبارە دەبێتەوە. بله گلک سپاس کم زیاد خانقیش دفره که گلکی گرم ابو بکر من خوش برم جاته بلام جاته هنکه هنکی استعاد بکه حتی از بچ میگل هنر لخانقین ناپلی گرمه چنده خلق چاوا در باسته که به تایبتی جبو خفین کرنه چه پیویسیه که وان لبردسته های روشا کاربه آوه چاوانه سیما سڵاو دەبێت وەکو زیاد باسی کردانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئێستا وای لاتوە لە جیهانە هەمووی گەرمە بەڵام لە ناو خانەقینە چەند جارێکم قسەیشم کردووە جاران قسەیەکی باو هەبوو لە خانەقین دەیانگوت نازانرێت خانەقین شارە لە نێو باخدا یان باخە لە نێو شاردا ئەوەنە دار و خورما و باخی تێدا بوو بەڵام ئێستا ئەمە کاریگەری تەواو کردوتە سەر خانەقین کە باخەکان بەشێکی بڕاونەتەوە و کراونەتە پرۆژەی نیشتە جێبوون بەشێکیان کراونەتە پرۆژەی بازرگانی بەشێک شاموشک بوونەتەوە هەرجێش جێهێڵراون ئەمانە کاریگەریان هەبوو لەسەر بەرزکردنەوەی پلەی گەرمی لە خانەقین بەڵام سەرڕای پلە گەرمیەکەی لە خانەقین هاونیشتمانیان ینی دێنە بازار و بەردەوام جموجوڵی خۆیان ئاسایی دەکەن ڕۆژانە ئەمەش ئەنی وەکو جۆرێک لە ڕاهاتن ڕاهاتون لەسرم پلە گەرمیەی کە لە خانەقینایە ئەمڕۆ دوێنێش لە خانەقین بە هەمان شێواز پلەی گەرما هەر بەرز بووە خەڵک ئەنی سەرڕای پلە گەرمیەکەی بەردەوامە لە چاخواردن لە نێو چاخانەکان منەمەوێ لە هاونیشتمانیان بپرسم کە سەرڕای پلە گەرمیەکە دێنە دەرەوە دەتوان چی بکەن هاڵۆ سڵاو لێبێت ئەحوال لەگەڵ گەرمای خانەقین ڕاهاتون یا بۆ کاری پێویست دێنە دەرەوە ئێوە ینی مەبەستمەوەسا جەو چۆنە لە خانەقین گەرمە خەڵک چەکات لە گەرماکە ئەلوا چنەبان ئەڵوان یا هەر لە ماڵەوە بن والله کاکە گیان ئێمە جۆگەمان فرە گەرمە بۆ یەک ئەوسا ئەڵوان بی جۆگێ چی دەبان ئەڵوان یەک ئاوی کرێبان خۆت گیانت مونەکە و بی و ئەوەگەیش فرە بڕیایە ئەو ئەوان هەن نییە ئەوە سەکەمە بێسە زیقام لێ بێ کارەبایە و چۆنە والله کارەبامان سفرە نییە نییە مۆلدەسە گەرمە ها ئاوی تەنکی سەربان گەرمە یا ئەوی شەر بەکەڵک دێت والله ئاوایەسە ئەو تەنکیە نابانە ئاوەگە کارەباگە بوت ئاوەگە خاسە خاسە ئاوەگە ئاو خاسە بەس چەس کارەبامان نییە سپاسەکەم وەکو باسم کردیانێ گرفت لە گەرما و لە خانەقینش لە ماوەی ڕابردوو خۆپشاندانیان کردووە بۆ کارەبا با من لەگەڵ نانەوەیەک قسە بکەم کە ئەم بەردەوام نان دەکات لێرە لەم گەرما ئەگەر بێتە پێشەوە قسەی مامۆکە ئەو نانە لە تۆ نانە دەرکەوە بێرە پێشەوە لەم گەرما
وەی گەرما حاڵتان چوینە لە فرە گەرمە و کارەبایش نییە یانی لێرا گەرمە و چتە و ماڵی شەر گەرمە ئاوەڵە کارەبانی لە سعات 5 تقمە تا 1 نیمەرو چیدە ماڵیش کارەبانیە 2 ساعتەکەیش 2 ساعتە چەکەن حد 10 دقە یەک جا بڕیەک 10 دقە یەک جا بڕیە تا 2 ساعتە دوای 2 ساعت کارەبا بۆرێن خەتیش تەواو نییە خەت موەلدە واڵە حاڵمان یەک جاکە ئایسە هەیە ناوشان ئێوە چی وای من گەرمیە نێشنە سەر ئەڵوان مەلە بکەن قیمەتی نییە هەر نەخۆش بین بەتتر نەخۆش بین خۆزانی بۆ لەوەر گەرمی و بچیت ئاو سەر ئاوە خۆی حکوومەتەکە چارەسەری کارەبا بکردا ئاڵام ڕاتب نییە کارەبا نییە ئاو نییە لە نەکونایە مەوادی شاردیە دومان ئاردیش نیانە فەقیر چە بکێ فەقی بمرێ لێ حیاتێ خاسترە واڵە دەست خۆش وەکو ئەنی هاونشمانیانی خانەخین باسێکە ما لەگەڵم پیاوەشتە بکەم لەگەڵ گەرما وەزاتان چۆنە وەڵا لەلایەن منەوە حەزم لە گەرمیە ئەری وەڵا لەلایەن منەوە گەرمی حەزم لە گەرمیە وەڵی گیانم و هاتوات وەڵا لە سەردی زەبوونم ناتوانم بەس لە گەرمیسە من شتێکە تەبیعیە لە لامەوە لە سەردیە گەنم نەخۆشەکەەوە میان گیانم جانەکان هەرەوە سای گەرما وە کەیفتووە گەرما ئەزای چییە؟ گەرما نەخۆشی نییە لە سەرما هەموو گیانگشتی هەر نەخۆشیە گەرما نەخۆشی نەجەڵتت هەیە نەخۆشی شەکەرە هەیەوێت یعنی و شتەی لە هیچ نەخۆشیەک نابێت لە گەرما بەس هەموو نەخۆشیەکان لە سەرماتێت تۆ گەرمان ڕاتی و ئەچی چای خۆتە خۆی حەقت نییە چای خۆمە خۆم و هیچ خۆمیشەکان فیتەریەکەم لەسەر ناوسێ بەخوا گەرما مشکلت نییە من گەرما مشکلم نییە حەز لە گەرماکەی بە گیانی خۆم و خوێنی خۆم حەزەکەم لە گەرما هەر خانەخینەکان بە عاموانیا تۆ وای وەڵی تقریبا هەیە یعنی تقریبا بێژم دەور 30% حەزەکەن لە گەرما ڕاهاتوون لەگەڵ بەس حساب شتە سوید برا ئەو جەوە خۆشە وەڵا معیشەت ناکەم من لە کورسانە ناتوانم معیشەت بکەم لە سەرما لە کورسانە ئاری وەڵا لە سەرما لە بەفرەگا ناتوانم معیشەت بکەم لەوێ دەست خۆش بێت وەکو خۆیان دەڵێن سیما ینی وەکو پێشترش باسم کرد ڕاتون لەگەڵ گەرماگە بەسەم پیاوە خۆی شازە زۆر ینی ئەوە ئەڵێ بە کەیفم بە گەرما دێ بەڵام بە گشتی خەڵکی خانەخین لەگەڵ ئەو گەرمایە ڕاهاتوون ینی لە ژیانی ڕۆژانەی خۆیان بەردەوامە نەرەکێویشە دەکات کە بۆ نمونەوە نانەوایە سەر ڕای گەرمێکەیش هەر لە ئیشەکەی بەردەوامە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ڕاهاتوون خەڵکی خانەقەی یەکژی خەڵکی ڕۆژرا لەگەڵ گەرما چای گەرمش دخن ونەر گەڵا سپاسکم هونشنا ڕاپارینە لەگەڵ ئەبوبەکر ئیسماعیل ئەبوبەکر جەمتە ئەس باوەرم خەڵکشی لەوێ دارێ خۆ فێنک دکەم ئەو چ جایەکە لێ ساکنی و پلەیەن گەرمێ لەوێ دەرێ چاوانە سیما وڵی خۆی ئێرش ئەو فێنکە نیە بە بەراورد بە بەغدا و بە خانەقینیش لەوانەیە دووسێ پلەیەکی فەڕێ بەڵام شوێنی سامنی لەمێرە بەنداوی سەر و چاوەیە خەڵکێکی زۆر لە کاتی گەرمادا ڕووی تێدەکە خۆیان فێنێک دەکەنەوە ئاوێکی ساف و سازگار هەیە سەرچاوەکە هەر لێرە هەڵدەقڵێ لە هەموو شوێنەکانی کوردستان خەڵک بۆی دێ بە تابەتی لە ماگی تەموزدا دێن لێرە خۆیان دەشون خۆیان فێنێک دەکەنەوە کۆمەڵە خەڵکی زۆری هەیە هەم گەشتیاری لێ هەم خەڵکی ئێرە هاتووە قسەیان لەگەڵ دەکەم بزانم لەکوێوە هاتوون کاکە سڵاوت لێبێت ئەتۆ لەکوێوە هاتووی کەشوهەوای ئێرەت پێ چۆنە پێشەکی بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆم بەسەرکردنەوەیە ئێمە وەکو گەشتیار لە شارە زوورەوە هاتوین قەزای سەی سادق ماوەی چەند ڕۆژە هاتوین چەند شوێنێکمان بەسەر کردووەتە وەکو سۆران و حاجی وەمەران و ئەو شوێنە سەیرانگاکە هەوای ئێرەت پێ چۆنە ئەمڕۆ کەشوهەوای ئێرە سپاس بۆخوا کەشوهەوایەکی تایبەتە بەلای ئێمە زۆر تایبەتە ئێمە شارە زوور کەشوهەوای مەلەوانیتان کردووە لە ئاو سازگارەکەی سەر و چاوە ئیسەد پێش جەنابتان ئێمە مەلەوانیمان کرد هەر بە تایبەتیش بۆ ئەو مەلەوانیە لاماندا ئەم شوێنە بەڵام مەبەستمە بزانم لە شارە زووریش سێساق سەراوی سوپاناغا هەیە ئەم ساڵەوێ ئاوەکەی چۆنە وەکو ئێرە بە ساردە تیامەوە دوو شوێنی هەیە شوێنێکیان وشکی کردووە شوێنێکیشان ئاوی تایە بەس زۆر نییە هەر باشە خەڵکێک هەر ئیسفادەی لێگا بەس وەکو سەرچاوی حەسار وشک بووە بە بۆنەیە موشکە ساڵیەوە بەڵام لای ئێمە بە تایبەتی ئەم کەشوهەوا جیاوازە و
ماوەی 2 ڕۆژە هاتووین داوامان وایە لەلایەنی پەیوەندیدار خزمەتێک بەم شوێنە بکە بەڕاستی ئەم شوێنە حیفەوە نیعمەتێکی خوای گەورەیە ئاو بەزایە بڕوا حەقە تەرتیباتێکی بۆ بکرێ هەم خەڵکێکی زۆر ئیسفادەی لێکا هەم گەشتیاران هەم خەڵکی ناوچەکەیش خزمەتی ئەم ناوچەیەکە هەم گەشتیارانیش پاک و خاوێنی و ژینگەی ناوچەکە بپارێزن بۆ هیوان پشێکی خۆش بەسەربەرن سڵاو لێ بکاکیان تۆ لەکوێوە هاتووی کەشوهەوای ئێرت پێ چۆنە سەر و چاوە ئاوە ساردەی هەیە وەڵام من خۆم هەر خەڵکی ئێرەمە ئەوەی ئێستا قسەتان لەگەڵ ئەوانە میوانی منن یعنی دەوری خولێکی لای حاجی ئۆمەران و شمان ئەوانەماندا دواتر کە هاتینە ئێرە بۆ گوتیان بۆ خۆفێنەکردنەوە شوێنێکمان دەست نەکەوت ڕاستی ئێرە نەبێت یعنی لێرە ئێرە و دەربەند هەیە ئێرە ئاوێکی سازگار و خاوێن گوزارەکانی ئێرە ڕازین و خەڵکی ناوچەکە وەکو خزمەت گوزاری ئەگە پەیام ئاراستێک هەم ئاراستی لایەنی پەیوەندیدار کە دەکرێت باشتر خزمەت بکرێت ئەوە لە شوێنی کە بەلەوان کرا بە وەستە چاوەکی داهات و هەم بەڕاستی لە خەڵکیش ئەگەسەیەکی لەوانەی خەڵکیش وەک پێویست پابند نەبێ بە پاکخان ڕاگررتنی شوێنەکە یعنی هیوادارم هەردووکی ئەرکی خۆی جێبەجێ بکات هەم لایەنی پەیوەندیدار دەکرێت خزمەتی زیاتر بکرێت هەم وەکو خەڵکیش بەڕاستی پاکخانی زیاتری بیپارێزن چونکە بۆ خۆمانە خۆش بێت سیماگە دەفەتە بێت کاکسەردار ناسیاوێکی خۆم لەو کاتەیە پەیدا بوو لە هەولێرەوە هاتووە کاکسەردار بەخێر بێت کەشوهەوای سەر و چاوت پێ چۆنە هەولێر پێ ئەمڕۆ زۆر گەرم بێ وەڵی گەرمە لە تستی گەرمە ڕات کردووە بۆ ئێرە بە تاکید لە ترسی گەرمە هاتوومە هاتم جەوێ بگۆڕین لێرە لەگە برادەرانە ئێرەش بەڕاستی ئاوەکەی لە حەد ساردە ئاوێکی خۆش جەوێکی خۆش بەڕاستی جەوەکەی ئەگە تۆ بەراوردی بە هەولێرکەی جەوەکەی هەر گەرمە بەڵام کەشوهەوای ئاوەکەی خۆشە یەکەم جارتە بیان ساڵێکە زۆر دێم بۆ ئێرە جمعەکەی کەژە لێرە بووم جمعەکەی کەش لێرە بووم ئەم جمعەیە لەگە برادەرانە مۆعیدێکمان ڕێخست گوتمان باسین سەردانێکی ئاوەکەی سەر و چاو بکەین پشێکی خۆش لەسەربەرن برا گەورەی چاو ماچەکەم برا گەورەی بەڵێ سیما وەکو دەبینی خەڵکێکی زۆر هاتووە هەم لە بچووک لە مناڵ لە گەورە هەمووی هاتووە لەرە خەڵکی خۆفێنکردنەوە ئەم سەرچاوی گرنگە بەنداوێکی لەسەر دروستکراوە بەڵام بۆی مەترسیەکانی مەلەکردن لە بەنداوەکە خەڵک کەمتر و لەوێ دەکا بەرگری شارستانی هۆشداری داوە لە دوو شوێن مەلە نەکەن یەکێ لەو بەنداوانێکیش لە ئاوی زێ بچووک بە تایبەتی ئەو شوێنانەی کە کارگەی چەولمی لێ و ساڵانە بەشێکی زۆری هەڵدەکەندرێ قوڵ دەکرێت چاڵی قوڵ لەوێ دروست دەبێت زۆر جا مەترسی بۆ خەڵک دروست دەبێت بۆی باشترین و شیاوترین شوێن کە زۆر سەلامەتە ئەم سەرچاوەیە کە لە سەر و چاوی خەڵک دێ خۆی لێ فێنک دەکاتەوە گەلەک سپاسکمە بوو بەکرە و بەکر لە سەر و چاوە جاکی گەشتیاری لەوێ دەرێ دەوەرە ڕۆپەرین گەلمە بوو ئەم بشنە دێرسمێ دێرسمە باکووری کوردستانی بە خۆزایە خۆ بە ئاو و جەمێ خۆ بە تایبەتی جەمێ خۆی منزورێ و بە ناو دەنگە هەفکاری من ماشاءالله هەر لەسەر جەمێ منزورێ لە گەلمەیە ماشاءالله دە سێ ڕۆژ از بۆ فەستیڤاڵە منزوری هەر لە دێرسمێ پلەین گەرمێ لە دێرسمێ چاوانن لەگووری یاکۆ تا ئامەدێتە دیت بوو لەوێر و دەرفەتێن و خەڵک و فێنک بکە لە ناو خۆزایەدا بە چ قاسی زێدەنە لە دێرسمێدا کەرم کەمتنی جەمتە سیما مرۆڤ بە ئامەدەرە ئەگەر بدە بەرهەv لە ئامەدە پلەیەن گەرمێ نەها 45 پلەنە لە دێرسمێ 34 پلەنەواتە نەه پلە لە گۆری ئامەدە کێمترە لێ ji ber ku herêma Dêrsimê herêmeke cudayê bi awayekî rasterast tîrêjên tavê li mirov dixiniye rojê ev zêdetir bandore li ser mirov dikeye rastî lê derfetên Dêrsimê zêde ne daristanekî gelek xweşik heye li Dêrsimê her derê wê şînahiye û herwiha çemê Munzurê jî di nav çend navçeyra derbas dibe û bi awayekî tu dikarî xwe hênik bikî bikevî nava vê avê ji ber ku hêzûye xelk nehatiye neketiye ve kêm kes hene lê saet derdora yek di doya de dema ku êdî germayî zêdetir dibe em dibînin ku seranserê çemê Munzurê li vê derê wekî plajên derya spîneye rastî gelek kes ên ku bi taybetî ji Ewropayê hatine ji Fransayê ji Swêdê Swîsreyê ji Almanyayê ji gelek welatên din ê Ewropayê ku Kurdên Dêrsimîn ew diaspora hene ew bi xwe tên wextê xwe dema xwe ya bînvedanê li Dêrsimê di nava çemê Munzurê derbas dibin li ber çem derbas bin hem ji xwaringeyên vandera hem jî ji çemê Munzurê hênikayiya wê hinekî
استفاده دکن فایده وردگرن دکارم بیشم کو او کسین کو با آوای کی جگرمی عاجزه و دخوازه لدرک هینک بگره دکاره به راحتی به درس می وقت خال لویدر در باز بکه جبر کو لگوری آمد لحی روحه هری کم نه پله کم تر گرمایه ودره جبر و کجی او کس دکارم با آوای کی لویدر دمخه با آوای کی هری خوش در باز بکن و دنوا هینکایی دا وقت خو ببرنم. لکس باس که ماشاءالله دکاک لدرسمه ابو بکر اسماعیل راپرین زیاد اسماعیل بغدادی و هر هنر حمیز جیل خانقین گلمبون روشوان نافچانا بگمان هنر گلک دورین کردستان آمازن همو گرمه اورمیه 35 بو اگر اشاش نبیم لسر روشا سقایل سر اکران رودا بیتی دیتن کرمانشان 40 بو روجاوی کردستان جی دنابرا 40 حتانی 46 و 47 تیو دچه